گفتوگۆکەی لەسەر ئەو باتانەی کە خۆی کاری تێدا دەکات. بێگومان لە ئێستادا کۆمەڵک ڕێکخراو زۆر بوونا لە کۆمەڵگەی کوردەواریەوە خزمەتەکەن ئامانجیانی شەوەیە زیاتر خزمەت بەو خێزانانە بکەن کە کەم درامەتن و ناتوانن پێداویستی ژیانی ڕۆژانەیان دابین بکەن. ڕێکخراوی سایی هەژاران ماوەی چەندی ساڵە لە قەزای چەمچەماڵ خزمەتەکە بە کەسوکاری شەیدان و بە کەسوکاری ئەنفال بەڕاستی جێپەنجیان لەو قەزایە دیارەوەی واداری نمونەی ئەم ڕێکخراوانە زۆر بە ئێساکە لە ستۆدیۆ زۆر بەڕێز نەسرین لەتیف سەرۆکی ڕێکخراوی سایە هێژارانمان لەگەڵا و لەو قەزایش بەدایکی هێژاران ناسراوە چونکە بەڕاستی توانیوێتی خزمەت بە زۆر ماڵی کەم درامەت بکوە زۆر خزمەت بەو کەسانش بکە کە بێ باوکن و ئافرەتانشی کە بێ هاوژین. سڵاو نەسرین خانم. سپاس بۆ میوانداریە دەستان خۆش بێت. زۆر باشە گەر سەرەتا باسێکی ڕێکخراوەکەمان بۆ بکەی لە ساڵی چەنام ڕێکخراوە دروست بووە یاخود بەگشتی کار و چالاکیەکانتان چین و چۆن بەڕێواچێت؟ ڕێکخراوی سایی هەژاران سەرەتا بە شێوازی گروپ بووین لە 2012 چەند کەسێک بە گروپ لەناو شاری چەمچەماڵە ئیشمان ئەکرد بۆ ماوەی 5 ساڵ من ماڵەکەی خۆم ئۆفیس بوو ماڵەکەی خۆم تەرخان کردو بۆ خزمەتی ئەو کەسانە کە پێویستیان بە خزمەت بوو بۆ خزمەتی ئەو مناڵانەی کە بێناز بن بتوانین خەندە بخەینە سەر لێویان لە 2024 سپاس بۆ خوای گەورە بە ڕسمی بووین بە ڕێکخراو ڕێکخراوەکەمان ناسان بە هەموو کوردستان و بە تۆمارمان کرد بە وەکو ڕێکخراوی سایی هەژاران لە 2018ەوە ئیتر سپاس بۆ خوای گەورە ئێستا ئۆفیسی خۆمان هەیە و خزمەت بەو کەسانەکەن کە پێویستیان بە خزمەتە خزمەت بەو کەسانەکەن کە پێویستیان بە هاوکاریە ئیتر لە عنی ئەوەی کە بڵێن ئینسان پێویستی پێبێ ئێمە بە گوێرەی توانای خۆمان بە گوێرەی توانای ڕێکخراوەکەی خۆمان خزمەتیامان کردو دڵخۆشینیش بۆ خزمەتە واتە لە هەموو ڕۆکانەوە لە هەر ڕوویەکەوە بێ خزمەت بە چینی هەژار و کەم دەرامەت ئەکەن. بەڵێ زۆر باشە ڕێکخراوەکەتان لە چەند ئەندام پێکاتەوە یاخود لیژنەتان هەیە بۆ دیاریکردنەوە کەسانێکەوە کەم دەرامەتن یاخود هەژارن لەسەر ئەساسێکی پێوە و بنەمایەک ئێوە هاوکاری ئەو کەساناکەن. ئێمە ڕێکخراوەکەمان ئەوەی کە ئەندامە سەرەکان 22 ئەندامین 50 ئەندامی کەشمان هەیە خۆبەخشانە ئەوە تەنها لە کاتی چالاکیەکانە پێویستمان پێیانە بێ لەبەرەوە کاتە ئەو لەو ڕۆژەیە کە چالاکیمە پێویستمان بە زۆرترین کەسە هاوکاریمان بکەن. ئێمە ڕێکخراوەکەمان لە سنووری چەمچەماڵ ئاغجەلەر و گوندەکانی خاڵخاڵن هەتا نەحێ قادرکەرەم و قەرە هەنجیر و ناو کەرکووکی 4000 ماڵ لامان تۆمارە بەداخەوە ئەو هەر 4000 ماڵە هەر 4000یان پێویستیان بە هاوکاریە هەر 4000 ماڵەکە کەسانێکن کە کەم دەرامەتن و زۆر بەداخەوە نەخۆشی خەستەخانەی هیواشی زۆر زۆرتیایە ئەو 4000 ماڵ 2522 مناڵ لە ڕێکخراوەکەمان تۆمارن ئەو مناڵانەی کە لە خوار 18 ساڵەوەن ئەو مناڵانەی کە ینی بێباوکن نەخۆشن ئەوانەی کە بەداخەوە باوکیان کەم ئەندامە ڕەنگە نەتوانن وەکو مناڵەکانی تر بژین ئێمە خزمەت بۆ کەساناکەین. واتە بەگشتی و کەسانەی کەوا لە هەموو بڵێن چینەکانن واتە ئەو کەسانەی کەوا باوکیانە یاخود ئەو کەسانێکەوە بێهاوژینن یان ماڵی وامان هەیەکەوە موچەکانیان بەشی پێداویستیەکانیان ناکە واتە لە هەموو بوارەکانە ئەو کەسانە لە خۆگرێت. بەڵێ لامانە بەداخەوە دادەمان لایە بێهاوژینە کرێچیە نابینایە کۆمەڵی مناڵیشی هەیە بۆ دادەمان لایە بەداخەوە کرێچیە و نەخۆشی خەستەخانەی هیوایە چەند مناڵێکی هەیە چەندەها مناڵمان هەیە نەخۆشی تالاسیمایان هەیە کەم ئەندامن بەداخەوە نەخۆشی ینی درێژخایانیانە ئەوانە هەموو لامان تۆمارە بەڵام هەرچی بە سزلی خۆی و ینی جاری وە هەیە کەسێک دێ پەیوەندیمان پێکەڵێمە هاوکاری 100 ماڵمان بۆکەی ئێمە 4000 ماڵمان لا تۆمارە لەو کاتەیە بە گوڵبژێرێ بکەین بەناو ماڵەکانە کێ مستحقترینە کێ کە هیچ داهاتێکی نییە لەو ماڵانەوە دەست پێکەین. زۆر باش تاکو چەندێک ئێوە هەمانجێ لەگەڵ ئێوە ئیداری شارە یاخودلایەنە پەیوەندیدارەکان کاراسانیان بۆیەوە کردووە تاوەکو ئێوە بە ئاسانی شەکانتان ڕاپەڕێنن. ئەمە لێرە و ئەمێ زۆر سپاسیان بکەم بە تایبەتی ئیداری شار و برای بەڕێزم کاک حاکم ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ ینی هاوکارمانە ینی بڕوا بکە لە موچەکەی خۆی هاوکاری کەسانی کردووە جاری وە هەبووە هیچ بەدەستمانەوە نەبوو هانامان بۆ ئەو بردو ئەوش ڕەنگە بەوەی ئەوەی ئیداری سەرۆکی ئیداری شارە و ئەوەی نەبێت لە گیرفانی خۆی لە موچەکەی خۆی هاوکاری ڕێکخراوەکە ئێمە کرد ئێمەش توانمە هاوکاری بۆ کەسانە بکەین و هەموو دام و دەستگاکانی چەمچەماڵ بە هەموویانەوە هاوکارمانن. ئەگەر ڕەنگە ئەوان هاوکارمانم ئێمە نەتوانین لە ناو چەمچەماڵە خێمە دابنین و کەمپین بکەین.
زۆر باشە جگە لە لایەنی پەیوەندیدار کێن ئەو کەسانێکەوە هاوکاری ئەم ڕێکخراوەکەن پاڵپشتیتانەکەن لە ڕووی لایەنی مادیەوە بۆی بتوانن خزمەتەکانتان بگەن بە چینی هەژاران و کەم دەرامەتان هەموو خێرخوازانی سنووری چەمچەماڵ هاوکارمانن بە تایبەتی کۆمپانیای دانەغاز و کۆمپانیای قەیوان کۆمپانیای قەیوان لە مانگی ڕەمەزانە زۆرترین هاوکاریەکاتە دەستی ئێمە تاکو بتوانن سفرە و خوانێکی ماڵێکی هەژار بەڕازێنەوە خەندە بخەینە سەر لێوی و مناڵێکی نازدار وە کۆمپانیای دانەغازیش زۆر هاوکارمانە ئێمە لە پارمانگی نۆوە هەتاکو ئەم ینی ئاخیر پرۆژەمان ئێستا باسی ئەوە شەکەن ئیشەڵا لە کۆتاییەکانی 2022 هاوکاری 2822 ماڵمان کردووە بە هەموو ینی ئیتر هەر بەنەوت بە زەخیرە بە هەموو ینی ئەوەی ئامارە قرتاسێ و شتی خوێندنی 850 مناڵمان دابین کردووە ئەو مناڵانەی کە توانای دابینکردنی جانتا و دەسەجلێکیان نییە ینی قرتاسێکە بۆ ماوەی ساڵێک ئەو مناڵە ئەگەر قەدری بگرێت و دەستی پێوە بگرێ هەتا خوێندن تەواوکە ئەو ساڵە پێویستی بە قەڵەمێک نابێ ئەمەش لەلایەن کۆمپانیای دانەغاز و خێرخوازانەوە بووە ئەوەیش کە ینی ئاخر چالاکی ڕێکخراوەکە ئێمە کەمپینێک بۆ تا ئێستا ئەو کەمپینە لەمای لە عێراقشان نەکراوەتەوە یەکەم کەسین کە ئەو کەمپینەمان هەبێ چیت لێ زیادە بیبەخشە کەمپینەکە بە ناوی ئەوە بوو چیت پێویستە هەڵیگرە کەمپینەکەمان دانا تەبعەن سوپاسی برایانی فراکەوتنی چەمچەماڵ ئەەکەم لە پەنای مرکزەکەی چەمچەماڵ خێمەکەمان دانا ناو جەرگەی بازاڕی چەمچەماڵ ئەوەی کە هات ڕۆژانە لایەنی زۆر دڵخۆشکەری هەبوو لایەنیشی هەبوو ینی جێگای دڵتەنگی بوو ئەوە بوو ینی خینی وە هات کە زیاد بۆ نمونە لە ماڵ و ڕاخەرێکی زیاد بوو زۆپەیەکی زیاد و ئەی هێنا بۆ ئێمە ئەوەش کە پێویستی بوو هە لەوێ ئەمان بەخشی ینی گەنجی وە ئەهات بەداخەوە ڕێزم وەکە سوکاری ئەنفالە ڕۆحی ئەنفالەکانمان شاد بێ مناڵی ئەنفال خوێندنیان تەواو کرد و ئەهات لەوێ قەمسەڵێکێک کردە بەری لەناو خێمەکەیە تەبعەن پێویستی بوو لەوێ لەبەری ئەکرد ئەوەی کە لەو کەمپینەیە هات آخر چالاکی 2022 ڕێکخراوەکەمان بوو هێنانی 5000 پارچە جلوبەرگ زستانە بۆ مناڵ و گەورە بێ لەو ڕاخەرانی کە لەوێدا بەشمان ئەکرد 155 ڕاخەرمان بۆ هات فەرش 55 زۆپە هات بەڵام ئەوەی کە زۆر جێگای دڵخۆشیە جێگای دڵخۆشی جەنابی کاک حاکم ڕەمەزان قایمقامی چەمچەماڵیش بوو ئەوە بوو کاکەی پەیوەندی پێوە کردم بێدایک و باوک بوو وتی زەواجم کردو هیچ شتێکم نییە ئەتوانم بێم هاوکاری بکەن ئێمەش پێماوت بەڵێ لەگەڵ دەستگیرانەکەت کەنی گواستبەوە وەرن چیتان پێویستە هاتن لە خێمەکە ماڵی کاملیان برد یعنی هەردوو بکوزاوەکە کات کە 4 کەس هاتن لە خێمەکە پڕ پیکابێک پڕ گازی ئەشیاماندا پیان لە هەموو پێداویستەکان لە تەلەڤیزۆن ڕاخەر هەتا قاپ و قاجا یعنی ئەوەنە جوان بوو ئەوەنە دڵخۆشیان پێوە دیار بوو ئەو 4 نەفەرە ئیتر ئیلاکی ئەو 15 ڕۆژەمان بیرچەوە زۆر باش لەسەرم پرسیارت بێنینەوە بۆی کە لای بینەریش ڕوون بێ بەڕاستی دێک کات بینەر ناوێ شتەکان لێڵ بێ لە بەرچاوی تاکو چنێک ئێوە لەگەڵ ئەو ناوەندانەی کە شتەکان ئەگەنێ بەدەستیەوە و پێداویستیان ناگەنێ بەدەستیەوە لەگە بڕە پارەیە بێ یاخود خواردەمەنی یاخود بەشەر نەوت بێ چۆن هەماهنگیتان کردووە لەگەڵ ئەو ڕێکخراوانەیە واتە ئەو شتانە کاگا بەدەستیەوە ئێوە ئەڕەنداوایان دێکەن یاخود ئێوە بوونەتە ناوەندێک و متمانەتان لەسەری خۆتانەوە پیا کردووە هەر شتێک لەوان زیاد وێ ئەیێنن بۆ ئێوەش بەسەر کۆمەڵگەیە دابەشێکن لە هەردوو ڕۆکەوەی یەکەم جاری وە هەیە کۆمپانیای پەیوەندیمان پێکاڵە 100 ناومان پێویستە 100 ماڵی هەژارمان بۆ دەستنیشانکەن لە جێگایەکە ئێمەسی لە پارکێکا بێ لە هۆڵێکا بێ کەسەکان کۆکەینەوە خۆیان ئەهێنن جاری وای شەیە شتەکان ئەگەینە دەستی ئێمە هەرچی بگاتە دەستمە هەمووی بە ئامارە یعنی ئەو شتانی کە ئیکڕین جار وای بای 4 بۆ 5 میلیۆن زەخیرە ئەکڕین هەمووی بە وەسڵ و بە ئامارە دوای ئەیگەڕین و بۆ ئەو کۆمپانیایان ئەو خێرخوازی چەنەها جەوتیانە بەس ئێمە لەبەر یعنی ئاها مرتاحی دڵی خۆمان حەزەکەین هەمووی بە ئامار بێت و هەمووی بەنووسین بێت وە جاری واش هەبووە دەرگا بە دەرگا لە دەرگامان داوە لە بەردەم مزگەوتە بەرماڵمان داناوە یعنی ئەندامی ڕێکخراوەکەمان هەیە کارگەری ڕێکخراوەکەمان ئێمە لێرە من سوپاسی هەمویان بکەم سندوق ئەکردنە دەستیانە بۆ نەخۆشێک لە ناو بازاڕی چەمچەماڵە پارەک و ئەکەنەوە بۆی بتوانێت لە ماوەی 1 ساڵەکە 3 نەخۆشمان نردێتە دەرەوەی وڵات هزار سوپاس بۆ خوای گەورە ئەوەی کە زۆر جێگای دڵخۆشی ئەم بەیانەیە کە هاتم بۆ ئێرە نەخۆشێکمانە بوو 3 عملیات کرابوو لە هندستان ینی وای لێ هاتبوو کە سوکاری و دکتۆرەکان ناومێد بوون لێی توانای ئەوەشیان نەبوون نووسن بۆ هندستان کەمپینێکمان بۆ ڕاگەیان سوپاس بە خوای گەورە لە ماوەی 1 هەفتەیە پارەکە ئەوەی کە پێویستی بوو بە زیادیشەوە بۆیان هات ئەم بەیانەیە کە هاتم بینی متمەوە کاک هەردیە
کاکردی سواز بۆ خۆی گەورە ئەمڕۆ چوو بەسەر ئیش و کاری خۆیەکە ئەنی ئەوە هەموو سەروەتی دنیا بۆ ئێمە ئەهێنێ لەخوا بەزیاد هۆنداوەیەکی مامۆستا عەبدولکەریم مدەرسی شەیە کە باس لەواکە جەخت لەواکە تۆ کە ئێمە تا لە ژیانن پێویستەکەکەوە هاوکاری کەسانی کەم دەرامەت بکەین دەڵێت تا حیاتت ماوەڕحم کە بە خەڵک بە قسەی خۆش و سەرفینانی درم تۆ کە ڕەحمت نەبێ خودداش ناکات لە حەقی تۆ نەڕەحمەت و نەکەرم و تا گەربێت و تۆ ڕەحم بە خەڵکی نەکەیت و هاوکاری خەڵک نەکەیت و دەستگیرۆییان نەکەیتەوە خودداش لە ئاسی تۆ نەڕەحمت پێکا و نەشاوی لێتە بێونا بۆیە هەمیشە ئێمە کاتێک ئەمە بە دەرەوەی کە کارێکی خێرخوازێ و کارێکی مرۆڤانەشە و مرۆڤ دۆستیەوە ئێوە لە ڕێگەی ڕێکخراوەکەتانە و لە ڕێگەی و کەسانەشەوەکەوە هاوکاری ڕێکخراوەکەتانەکات تا چەند توانیتانە دڵێ و خێزانە نەخۆش بکەن یاخود هاوکاریەکانتان چۆنن ئایا تەنها لایەنی مادی و موچەتان بۆیان بڕیوەتەوە ئێمە ماڵمان هەیە مچمان بۆ بڕێتەوە مناڵی بێ باوکمانەیە بەداخەوە مچەی مانگانی خۆیانی ئەوش لەلایەن ئێمە تەنها پردێکی لە نێوان خێرخواز و ماڵە هەژارەکانە بەڵام ئێستا ئێمە لەم کاتەیە وەرزی سەرمایە چەمچەماڵ زۆر ساردا بەداخەوە 1 لیتر نەوت لەوێدا بەش نەکراوە من لێرەوە ئەمە لە ڕێگەی بەرنامە جوانەکەی ئەوە داوە لە منتوجاتی کەرکووک بکەم بە گوێرەی توانای خۆیان هاوکاریەکی ئەو خەڵکە بکەن بەداخەوە دادەیە پەیوەندی پێوە کردم صاحب 6 مناڵی بێ باوکە لە نەحێ شۆڕش پاشماوەی ئەنفال ئەڵێ بای 2000 غەڵوزم کڕیوە شەوانە کە مناڵکارەبە ئەبڕێ ڕێیسی بڵێن غەڵوزەکە گەشت ئەەکەمەوە نایشتوانم هەمووی بۆی ئەو 2000 غەڵوزە بۆ چەند ڕۆژێکی مناڵەکانم بکات اینجا کە تۆ سێکە غەڵوز غاز ئەکا خوانە خواستە کارە ساتێکی لێ ببێتەوە بۆیە لێرە من داوە لە بەشی منتوجاتی کەرکووکەکەم هەر چۆنێکە بێ هاوکات چەند هاوکاریەکی ئەو ماڵانەما بۆ بکەن کە لە سنووری چەمچەماڵان و فۆرمیان کوردستانە ینی فۆرمیان کەرکووک نییە هیوادارین ئەگەر باسێک لە ڕۆڵی مەڵبەندی چەمچەماڵەوایەکی نیشتمانی کوردستانیشکەی لەو سنوورە تاکوچەنێک پشتیوانیەوە بۆ هاوکاری و کاراسانی بۆتان کردبوو من سپاسی هەمویانەکەم کاکرماس ئەگەر ئەوان نەبن ئێمە ڕەنگە نتوانین ئەوش و کارانە بکەین ئێمە لە بەرامبەر ئاسایشی ناو بازاڕی چەمچەماڵ جاروای بۆ ماوەی 20 ڕۆژ خێمەدا ئەنەی برانی ئاسایش وەکو ئێمە هاوکاریەکان ئەگا جاروای ئێمە لێمە ئەوان هاوکارمانن و ینی جەماعەتی مەڵبەند هەموو کات هاوکارمان بوونە ئەگەر ڕەنگە ئەوان نەبن ئێمەش نەتوانین بەو شێوازە کار بکەین و ئیش بکەین و یان بڵێن پشتگیرمان نەبن ئەوە بۆ ئێمە قورسە بێ سوپاسێنەکەم هەمیشە هاوکارمان بوونە باشەبوونی ئەم ڕێکخراوانە تا چەند گرنگە بۆ کۆمەڵگایە خود بۆ چینی هەژار و کەم دەرامەت چونکە ئەوان هیواییان هەیە بەم ڕێکخراوانە کە بتوانن لابەلا هاوکاریان بکەن بەداخەوە خۆزگا بڵێن خەڵک پێویستی بە ڕێکخراو نەبووە خۆزگا حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی وای بۆ خەڵک بکردایە ئەم ڕێکخراوە خێرخوازیانە بوونیان نەبووە تەنها ڕێکخراوی وشیارکردنەوە چۆن بڵێن ئەو ڕێکخراوی ژینگەی ئەوانە هەبووە ئێمە ئێستا ئەوەی ئێمە ئەیکەین لە ناچاریە یعنی ئێمە ئەو نشتی ناخۆش ئەبینین لەو ڕێکخراون ئەو نشتی ناخۆش دێتە پێش چاومان جاری وا هەبووە هەنی کەسێک هانای بۆ بردوین هیچ شتێک نەمانتوانێت هاوکاری بکەین ناخۆشترین شتە بۆ ئێمە بەڵام ئێمە ئەبێت یعنی دڵی خۆمان بەوە خۆشکەین کە ئەتوانین دڵی بەرامبەرەکەمان خۆشکەین دڵی خەندە بخێنە سەر لێوی مناڵێکی نازدار بەڵام ئەگەر حکوومەت بیتوانێت ئەوە ئیشی ئێمە نەبوو بەڵێ زۆر باشە و کەسانی کەوا بڵێن ئێوە هاوکاریان ئەکەن چۆن ئەڕوانە ئەم هەنگاوانەی ئێوە لەلایەن ڕێکخراوەکانتانەوە چونکە ئێوە لانی کەم هیچ نەبێ ماڵی کەسێک ئاوادانەکەنەوە ماڵی خێزانێک یاخود هیواییان هەیە لەوەی کە لەلایەن ئەم ڕێکخراوە ماوەی جارێک هاوکاریان نەکرێت ئێمە ینی سپاس بەخوای گەورە ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان ئەزانین خۆش مۆکو بەرپرسی ڕێکخراو هەموو ئەندامەکانی ڕێکخراو دڵخۆشین بە خزمەتکردن و ئەوانیش تەبعاً بە شێوازێک هەڵسوکەت لەگەڵ ئێمە ئەکرێ ئەچینە هەر شوێنێک ینی ئیتر بەو پەڕی ڕێزمان لێ ئەگیرێ ئێمە قەت بۆ پاداشت و بۆ سوپاس ئیش ناکەین بەڵام دڵخۆشن بە ئێمە چەنەها ئەنی دایک هەبوو توێتی مناڵەکانمان دوعای خێرتان بۆ ئەکەن بێ ئەوەی ئێمە بزانین یعنی چەنەها دایکە بۆ توانە ینی دەست بەرز ئەکەن و نزاتان بۆ ئەکەن لەبەرەوە دڵیان خۆش ئەەکەین هاوکاریان ئەەکەین ئەوانە بۆ ئێمە جگای دڵخۆشیە بەس خۆزگاوانە بووە دوجار ئەوەی کامێنێتەوە مێژووی مرۆڤ کە گەوای دەرە لەسەرەوەی کە چی کردو چکە مرۆڤ خۆی نامێنێتەوە بەڵام مێژووی هەمیشە ئەمێنێتەوە لە ناو خەڵکە تاکو چەنەگەیەوە هەوڵتان داوە بەبێ جیاوازی خزمەتکەن دوور لە بۆچوونی ئایدیای فکری سیاسی ئەمە چی لایەنەکە ئەمە چێڕەنگەکە ئەمە چێ بیرکردنەوەی چیە تەنها ئاماستان خزمەتکردن بۆ بە کۆمەڵگەی کوردەواری تەنها ئامانجمان خزمەتکردنە ئێستا شتێکی زۆر ناخۆشم بیرکەوتەوە لە ئەو مەستی پرسیارەکەی تۆ پارەکە بەداخەوە لە کاتی سەرمان سۆڵەکەی دادەیە کات لە دەرگاکەیدا
وتی نەسری خان 5 دقا ئیشم پێێتە مش لەو کاتێت تۆزێ مەژوڵ ئەوانە بووتم ناکرێ بێتی نە کاتێک چوومە دەرەوە کات سێکەم خۆی و هاوسەرەکەی کە جیرانمان و پیاوە عەرەبی تایە وتی ئەمەیە بچینە ماڵێک سەردانی ماڵێ بکە مشتم بۆتی زۆر ئەنی جەختی کردەوە لێ مشت بێ ئەوەی بزانم ماڵەکە کێ لەگەڵیانە ڕۆیشتم بەداخەوە چوومە ماڵ و هەر کە سەرەتا داخلی ماڵەکە بووین برایەکی خاوەن پێداویستی تایبەت و بەسترابەوە کوڕەکە دایکێکی بە تەمەن دانیشتە بوون تەبان عارە بوو نەخۆشی خەستەخانەی هیوا بوو نەوتیان نەبوو لۆکە لە سەریا بوو یعنی بە شێوازێک سەری ئاوسا بوو هاوسەری کوڕە عارەبەکەش بە کوردێکی ئەنی 17 کەس لەو خێزانە بوون دوانە نەخۆشی خەستەخانەی هیوا بوون دانێکی ئەو کاکەیە کە عملەی ئەکرد و کرێکاری ئەکرد ڕۆژانە براکەی شەید بوو ئەو 6 مناڵە بێ باوکەش لای ئەوان بوو وتی تەنها 2 کیلۆ پەتاتە لەم ماڵەیە یعنی ئەوە وای تەسیری لێ کردین ئەها چۆن بڵێ وام ئەمانزانی دنیا کۆتایی هاتووە خوایگەیان 17 کەس دایکێک نەوتی نەبوو ئەوی ناتوانین بیان بۆم بۆ خەستەخانەی هیوامە بەستمەوەی کە ئەڵێ بێ جیاواز ئێمە کارەکەی بۆ ماوەی 12 سەعاتشی نەبردی ینی لە نیمەڕۆ هەتا مەغریب 5-6 سەعاتێک هاوکاری 3 مانگمان بۆیان کۆ کردەوە هیچم شک نەبرد تەنها مۆبایلەکەم هەڵگرت پەیوەندیم کرد بەو کەسانەوە کە هاوکارمانن موچەیەکی باشیان بۆ دانا هەتا گەیشتە مەغریب 3 بەرمیل لەوت بۆ ئەو ماڵە ڕۆیشت ئێمە هەر کەسێک پێویستی بە ئێمە بێ هاوکاریەکەین هاوکاریمان گەیاندتە ڕانیە هەولێر قڵاتزیێ ئەو کەسانی کە لە ڕێگای پیجەکە ئینجای مەژمانە تەلەفۆنمان لە هەموو پیجەکەی خۆمان هی ئەندامەکان بڵاوکەوتە لەبەر ڕەنگە کەسێک نەتوانێت بێ ڕوبەڕوو پێم بڵێ بەڵام ئەوە ژمارەکەی منە و ئازادە من ئەچمە خزمەتی بزانم چی پێویستە زۆر باشە خاتون نەسرین دەزانین کە لە هەموو جیهاندا چینی هەژار و کەم دەرامەت هەر هەیەەوە تاوەکو ئێستاش نەتوانراوەکەوە چارەسەرێکی یەکجارێکی بۆ بکرێتەوە بنەبڕ بکرێت باشە ڕێگریکی باشی لێ بکرێت ئیتر ئایا هۆکارەکەی هۆکاری سەرەکی یاخود دیارترین هۆکار بۆ هەژاری چییە و هەژاری توانی پێناسێکی دروستی بۆ بکەی بەهۆی ئەوەی کە تۆ سەرۆکی ڕێکخراوێکی کە هاوکاری خەڵک ئەەکەیت و ئەزمونت هەیە لەو بوارە چەندین ماڵی هەژار و کەم دەرامەت و یاخۆت کەسانی بێهاوژینت بینیوە هەژار بەگشتی چی ئەگرێتەوە چێنە و کەسانەی کەوا پێیان ئەوترە هەژار ئێمە لێرەیە بڵێن سێ چین هەژارمان هەیە ئەو هەژاران ئەودا خوشکانی کە بێهاوژینن هیچ موچەیەکیان نیە زۆربەی بە حادیسەی سیارە و نەخۆشی ئەوانە هاوسەرەکانیان لەدەست دەدەن و هیچ موچەیەکیان بۆ نامێنێتەوە ئەوە پێ ئەوترێ هەژار هەژاریشمان هەیە هەموو تەمەنی بەداخەوە بە کرێکاری بەسەر بردووە هیچ داهاتێکی بۆ نەوەکانی بەجێ نایەڵێ وە کرێچیە هینی وامان لایە باوکی کرێچی بۆ ئێستا خۆشی هاوسەرگیری کردو هەر هەمان ڕێچکەی باوکی کرێچی و هەژارە و زۆر نەخۆشیەکانیش خەڵک لامان هەبوو پێشتر هاوکارمان بوونە هاوکاری ڕێکخراوەکەمانی کرد ئێستا بەداخەوە ئێمە هاوکاریوانەکەی لەبەرەوەی نەخۆشی هەبووە تووشی کارە ساتێک بوونە ئەویان هەبوو لە دەستیان داوە ینی بەو شێوەیە پێناسەی هەژار ئەکرێ ئەوانی کە هیچ موچەیەکیان نییە ئەوانی کە تووشی کارە ساتێکی ناخۆشیان نەخۆشیەک و شتێکە بن ئەوانیش کە هاوسەرەکانیان لە دەست ئەدەن و مناڵەکانیان ئەمێت و ناتوانێت خوێندنیان پێتەواوکە ئەگەر لە کۆتاییە بە کورتی شتێکت ما بێت بێمەی بڵێ سواسەکەی سوپاسانەکەم وڵی من لێرە ئەمەوە گلەیەک بکەم گلەی لەو ئەندام پەرلەمانانەی کەوا کاتی هەڵبژاردن لەسەر کەرکووکن و دێن بۆ چەمچەماڵ دەرگا بە دەرگا لە دەرگا ئەدەن ئایا داوا لە ئێمە ئەکەن بە حکومەوەی زۆرتری ماڵمان لایە کێ فۆرمی کەرکووکە هەتاوەکو دەنگەکانیان بۆ ئەوان بێ بەڵام کە کاتێ دەرئەچن و ئەگەن بە بەغا حەق ئاوڕێک بدەنەوە هەر هیچ نەبێ ئەو دادانەی کەوا ڕێعایە شمولیان ئەکا داوای چەند ماڵێکمان لێ بکەن بۆی بتوانن ئاودانێ بخێنە ئەو ماڵانەوە ڕێعایان بۆ بکەن یان ئەو چەنەها مناڵی ئەنفالمانەیە خوێندنی تەواو کردووە چەنەهامانی لە 2017 2015 خوێند هەتا ئێستا لە ماڵەوە یعنی حەقە ئاوڕێک لەوانە بدەنەوە هەر تەنها کاتی هەڵبژاردنەکان بە دوای فۆرمی کەرکووکان نەگەڕێن هیوادارم دڵگران نەبن لە گلەیەکەم یعنی ئەمنیش بە چۆن بڵێ بە نوێنەرایەتی ئەوان ئەو قسەیان پێێنە بۆ من چمە دەرگاکانیان دەنگ بدە بە کاکە دەنگ بدە بە فڵان کەس ئەی دەبا ئەوان ڕۆژان لێمان بپرسنەوە دەستخۆش نەسرین لەتیف سەرۆکی ڕێکخراوی سای هەژاران لە سنووری خەزای چەمچەماڵ سوپاس بۆ ئامادەبوونت کامپۆمان دوومان کردی وەڵامی پرسیارەکانت داینەوە سوپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێت دەستی تۆش خۆش بەڵێ خۆشەویستان ئازیزان لێرداهاتینە کۆتای پرۆگرامی ئەمڕۆی بەیانی باش ومێ دەکەین کاتەوەی بڕگە بابەتەکانمان سودێکی باشتان وەرگرت بێت لە هەمان کەتا چێژێکی ڕاحیمان پێتان بەخشی بێت تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ